لە درێژەی سەردانەکانمانە پێمان خۆش بۆ ئەمجارە سەردانی یەکێک لە نووسەر و لێکۆڵێری مێژووی بکەین کاک فەرمانە کە لێرە میوانداریمانی کردو بەڕاستی هەموو جارێ ئەو دەبێتە میوانی ئەمە بەڵام جارێ ئەو میوانداری ئەمەی کردووە بۆ قسە و باسی زیاتر لەسەر جەژن کاک فەرمان سڵاو دەبێ سپاس بۆ میواندارێکەشت زۆر سپاس بە خێراتتانەکەم جژنە پیرۆزە لە سەرجەم نەتەوەی کورد لە 4 پارتی کوردستانەکەم هیوادارم جژنی نەورۆز و هەروە جژنی ڕەمەزان بێتە مایەی خۆشی و پیت و فەڕ و سەرکەوتن بۆ نەتەوە خەمان هەر بشیت کاک فەرمان ئێوە بە گوێرەی ئەوەی کە لە کۆڵەرێکی مێژووین ئەگە تۆزە قسە و باسم بکەیت لەسەر جژنی نەورۆز ئەم جژنەوە کە زانین کە تەنها جژنی لە کووردا ناکرێتەوە بگرا نەتەوەکانی تریش ئەم جژناکەنەوە بەڵێ با پێشکی باس نەورۆزکەین نەورۆز جژنێکی زۆر لە مێژووینێتەوەی کوردە وها ئەو جژنە گزارشتی ڕامیاری و ئاینیشی هەیە و گزارشتێکی سروشتی هەیە جژنێکی هەمەلایەنە هەر ئەم ڕۆژە نییە کە ئێمە کورد ئاگریتیاخینەوە یەکەم ڕۆژ خۆی جژنەکە چوارشەمەی دوایین چوارشەمەی کۆتایی ساڵ پێوترێ چوارشەمە سووری یا چوارشەمەی سوور هەر خۆی ناوەڕی کوردیە یعنی ئەو کەسانی پیان وایە ئەمە نازانم ئازەربایجانی ئەمە فارسیەوە ئەمە تاجیکیەوە ئەمە نازانم چییە هەر داوێکە دۆزنەوە دروست نییە هەر چوارشەمەی سوور خۆی ناوەڕی کوردیە پەیامێکە بەێ بەڵێ و جەژنە کوردیە ئەوە یەکەم دوایی لە سەردەمی ساسانیەکانە دوو نەورۆز هەبووە نەورۆزێکی سەری ساڵ بووە نەورۆزی بچووکیان پێوتەوە ئەم نەورۆزێکی خۆمانەکەینەوە 6 ڕۆژ دوای ئەوە پێوتراوە نەورۆزی گەورە ئەو نەورۆزی گەورەیە ڕۆژی لەدایکبوونی ئاش و زەردەشتە و هەروەها بۆ یەکەم جار خوای گەورە واتە ئاهورامەزدا مرۆڤی لەسەر زەویە دروست کردووە بە ناوی کێومرس کە لە پەرتووکی شاکەناغۆیە بەداخەوە بەدەستمان نەگەیشت چاپ کراوە چاپی دووەم و تازەی باسمان کردووە کێومرس ئاڤێستایە بە ناوی گێت و مرتن یعنی گیان و مردن بە زمانی کۆنی مادەکان غێر ئاڤێستا بە زمانی کۆنی خۆمان نووسراوە ئەنجا نەورۆز پێشینەیەکی زۆر لە مێژووی هەیە و هەروەها ڕۆژی تازە سەرنانی جەمشیدی کوردە جەمشید کە ئێستا وترێت تەختی جەمشید ناوەکە خۆی هەڵەیە ئەو تەختی جەمشیدە پەیوەندی بە جەمشیدەوە نییە جەمشیدی کورد مات کیانی پێشدادی هەمان ئەو زمانەی کە مادەکان بڵێن باوکی ئەوەی کورد دیاکۆ هەمان زمانی جەمشیدیان بەکارهێناوە هەمان زمانیان بەکارهێناوە کە پەرتووکی پیرۆزی ئافێستای پێنووسراوەتەوە ڕۆژی تاجگوزاری تازە سەردانی جەمشیدە ڕۆژی دروستکردنی یەکەم مرۆڤ لەسەر زەویە ڕۆژی لەدایکبوونی پەیامبەری گەورەی مرۆڤایەتی یەکەم پەیامبەری تا یەک تاپەرستی ئاش و زەردەشتە ڕۆژی ساڵی نوێی کوردیە زۆر جار باسی ئەوا کرێ کاک فەرمان کە ئەم ڕۆژە مێژوویەکەی ئەیجێرنەوە کە کاوە و زوحاک و ئەمە هەستەکەم ینی تۆزێک بەهەڵە بە ئێمە گەێنرا بوو پێمان وا بوو کە کاوە کەسەکەی کە بۆتە ڕزگارکەر و زوحاک بڵێن زۆردارەکەی ئەمە لە ڕۆڕاستەکەی چۆن ئایا وەکو ئەوە یاخۆ شتێکی ترە لەگەڵ خات و شیرینە پێشتر بەرناممان لەسەر ئەوە کرد ڕوونم کردوتۆ لە کەناڵە خۆشەویستەکە باشە کاکە گیان کاوەیە کاوە پیاوێکی شۆڕژێڕە ڕاستیە خەڵکی کرماشانە لە کرماشانە بووە گوێ لە من بگرن گوێ لە مێژونووسانی تر بە ئارەزوی خۆیان قساکەن ئەمە فڵانە و ئەمە ئەفسانە ئەی بۆچی پەیکەرەکەی کاوە سنگریان لە سلێمانی لادا یعنی هەڵەیەکی گەورەیە ئەبێ پرس بە ئێمەمانان بکەن لەو شتانەیە کاوە دەیەکەی هەر بە ناوی کاوەوەتە بە تێپەڕبوونی کات بووەتە کەوە واتە شین فارس ئێستا کردیانتە دەهکە بووت واتە دێکە و ئێمەی گەرمیانی بە شینەڕین کەوە شین دەستەواژەیەکی تازەیە لە دەستورە زیاتر دەستوریە شین کەوەیە ئێستا 5 خولەک لە کرماشانە دوورە دەیەکی کاوەی ئاسنگەر لە بناری کێوی بێستونایە و لە پەرتووکی پیرۆزی ئاڤێستایە پێمانەڵێ کە پایتەختی ئەژدەهاک خۆی بەنای ئەزدەهاک هاتووە چونکە ئەو کاتە بەکار ناتوە چۆن ئەوترێ نەگرۆز یان نەورۆز ڕووس تا ئێستا لە ناو گۆرانە لە کورد و ڕستانە
هەر بەکارهێنرێ نەوروز ڕوز بەکارهێنرێ لە بەری دەسەواژەی ژێ بۆیە لە پەرتووکی ئاڤێنستا پێمانەڵێ پایتەختی ئەژدەهاک کەرەندە ڤحاکش ینی زۆر پێکەنین کەسی کە زۆر پێکەنێ ئەو دەسەواژەی فردۆسی هاوردی دێ ناو داستانەکەەوە ئەو مێژووی کە لە ئاڤێستایە باسەکرا چۆن لە قورعانی پیرۆزە چیرۆکی حەزرەتی موسا و فرعون هەیە ئاوە لە ئاڤێستاشە چیرۆکی بەشێک لە ئاڤێستا بە تایبەتی هێشتەکان چیرۆکی ڕۆستەم و زۆراب لە ئامادەبوونی زەردەشتا ڕۆستەم بۆ زۆرابە گیرێت و باسی کاوە کراوە باسی نەورۆز کەواتە ئەو ڕاست بوو کە کاوە بۆ شێوێ ڕووداوێکی ڕاستەقینەیە کراوەتە ئەفسانەی لێسەوز بووە بەڵام من خۆم لە پەرتووکی شاکاناکۆیە ئەو شوێنەی کە پێوترێ کرند کۆینە لە ئاڤێستای ئەڵێ پایتەختەکەی ئەژدەهاکە ئەزدەهاکەی پێڵێن یان ئەژدەهاک خۆی ناوی بێوار ئەسب بووە ئەژدەهاکە کرندە لە کەناری ڕووباری ئەڕوەند واتە ئەڵوەند من چۆم گەڕام لەگەڵ هەنێ کەسی یاسانی و زیرەک و شوێنەوار ناسا دۆزیمانەوە شوێنەکەی پێوترێ کرند کۆینە کرند کۆینە واتە کرندی کۆن گەڕام بە دوای ئینسکلۆپیدیای مێژووی فارس و ئێران و ئەمە ئەڵێن ئەمە هی پێش مێژووە ئەم شوێنەوارە ئەم کرند کۆینە کەواتە بۆ چوونەکەی کە لە ئاڤێستایە هاتووە لەسەر کرند ئەوە شوێنەواری ئەژدەهاکە و زۆر ئاماژەی ترش هەیە کە ئەمانە ڕاستی و لە سەردەمی ساسانیەکانشە مێژووی کورد نووسراوەتەوە بە ناوی خودای نامەک باز ئەو خودای نامەکە کرایە شانامە فردەوسی لەگەڵ چەند مێژونووسێکی شاعیرێکی ترە هەڵبەستوانێکی ترە هەیە یعنی تۆ بڵێ شانامەی فردەوسیش بەشێکە لە کللتور و نەریتی کوردی خۆی شانامەی فردۆسی خۆنەی نووسیوەتەوە تەنها هۆنی وێتیەوە ئەبوو مەنسوور نووسیوێتی معمەری ئەبوو مەنسووری معمەری نووسیوێتی بە پەخشان ئەو کێش و سەرای بۆ دروست کردووە و زۆر شتی گۆڕیوە ئەگەر نە شانامە خوداینامە کە بە شێوەیەکی فارسێنراوە خوداینامەک مێژووی باوباپیرانی ئێمەی کووردە لە ئاڤێستا و لە مێژونووسەکانی ترە وەرگی زۆر سپاس کاک فەرمان سپاس بۆ زانیاریەکانت بەڕاستی هەمیشە کاک فەرمان جۆرێک لە زانیاری تازەی پێ بەڕاستی هەموو ئەو شتانێک ئێمە لە مێژوو بیستومانە لە زۆر بەنامەی ترش ئاماژە پێداوە سپاس بۆ تۆ دووبارە جەژنت پیرۆز بەس شتێک دەرفەتێک یەک شتێ ڕوونکەمەوە فارس هەوڵی داوە کاوە بکاتە کوڕژ بووە من لەو پەرتووکە کە ئێستا ئامادەیەوە کۆنەکەمە وتومە کاوە کوڕشی ناپاکە ئەژداکش ئاستیاکە مەبەستم بەو دەستەواژە فارسیەیە ئەوان ویستیانە مێژوویەکی ساختە دروستکەن کوڕژ بکەنە کاوە ئاستیاک بکەنە ئەژدەهاک بەڵام ڕاست نییە خۆی ئاستیاک ئەرشتەوێگەیە نەک ئاستیاک هەربژیت زۆر سپاس کاک فەرمان هەمیشە ئەوە زانین کە بەڕاستی نەتەوەکانی تری تورکە عەرەبە فارسە هەمیشە ویستویانە ئەو بابەتە مێژوویانەی ئێمە ئەو ئەفسانە و داستانانە ئێمە بە جۆرەکان بۆ خۆیان ببەن بەو شێوەیە بەڕاستی یادەکەنەوە ژێردەسەی دەوڵەتی ئیمپراتۆرەتی ساسانی و مات بوونە ڕاست و ئەردەشێری بابەکان باپیرەی گەورەمان دامەزینەری ساسانی داوای لە ئیمپراتۆرەتی ڕۆم کردووە کە جەژنی نەورۆز بەڕەسمی بناسێ بەڕاستی بناسێ بۆیە کورد جەژنی نەورۆز هەر لە کوردێ ئەو کەسانی کە یادێکەنەوە ژێردەسەی ئیمپراتۆر دووبارە زۆر سپاس سپاس بۆ میوانداری دەستان خۆش بێت نەورۆزی سەرکەوتنە زۆر سپاس